ئەم گۆرانیە ناوی گەردنزەر دەکا کە بەرزان وەختی خۆی من بەری 35 ساڵە من لە باوکم گوێم لێ بووە گوێ لێ بووە نەگوت گوێم لێ بووە نەوتراوەم بەڵێ ئەمە یەکەم جارە کرد لێرە ئەم شەو پێشکەشەکەین و ئاکوێی خۆشەویستدا بەشی کردووە هیوادارن بەدەلیان بێت ئەزان خۆشەویستە بەڵێ مامۆستا ناجمەدینی غوڵامی یەکەمین جار لە تەلەڤیزیۆنی کوردی مەدیا لە بەرنامەی شانشین ئەو گۆرانە پێشکەشەکە بەڵێ فەرموو